سربەردەکانی باوەن و ئاخر گوڵم بۆ حەبیبەکەی شارە زوور ئەم دڵە باڵندەیەکە شەوانە دێ پەڕووباڵی لە دەرگاکاتان هەڵ ئەسوێ کەواتە چۆن دەمە و ئێوارانێکە دێ نەزانانە پێی پیامەنێ پێی پیامەنێ لێرەدا دەبم بە خۆڵی سەرڕێگا دەبم بە بەرد بەڕاشەبە لێرەدا دەبم بە خۆڵی سەرڕێگا دەبم بە بەرد بەڕاشەبە گەر بزانم تۆ کە هەر خوێنم ڕێژی فڕێم نادەی لە پرچەکانتە ئەم نێژی چۆن وانەبم باوانەکەم کە دڵنیە وەک تو لە ڕێی قەتباڵێکی گۆی ژەتەنیا گۆی ژەتەنیا دەم خۆش هەندەخان بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد فەرمونون لەگەڵ وێزگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە یەکێک لە شاعیرەکان ئەو شاعیرانەنا کە دێرینن بەڵکو یەکێک لە شاعیرە نوێخوازەکان ئەویش شاعیری هەڵوێست و ناسچی و شاعیری خەباتی چینایەتی و خەباتی نەتەوایەتی بۆ ئەویش شاعیر بەکر عەلیە بۆ قسەکردن و لێدوان لەسەر بەرهەم و شیعرەکان و ژیانی بەکر عەلی برای بەڕێز برای شاعیر و نووسەر کاک ساڵح بێچار ئامادەیە لە بەرنامەکە لەگەڵمانە بەخێر هاتی مامۆستا ساڵح هەروەها برای خۆشەویست کاکە ئاریان جەلال بە ئامێری ژیتارەوە لەگەڵمانایە بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان بەخێر بێ مامۆستا گیان بەخێر بێ کاک ئاریان بەخێر هاتن بێگومان هەموو شاعیرێک سەرەتایەکی هەیە وەکو سەرەتای ژیانی وەکو ئەو شوێنی کە تیارەدایک بووە و هەروەها سەرەتای ژیانی ئەدەبی گەر کورتەیەک لەبارەی ژیانی بەکر عەلیەوە بەمان بدوین مەوەستا بەڵێ کاک حەمید دیارە بەکری شاعیر و شەهید بەکری هاوڕێ سەرەتای بەکر من ئەتوانم بڵێم بەو پێودانگەی کە نەوەیەکی داڕادەیەک بە جیاوازێکی زۆر کەمی تەمەنەوە و من هەر لە ناوەڕاستی شتاکان خوارد ناوەڕاستی شتەکانیش کە بەکرم ناسی ئەگەر چی بەکرم ڕاستی لە یەکەم جار لە دوای ئەو لافاوەی هشتا و حوتی سلێمانی با بڵین ناسرا و شعری شمێندەوە هەرو کاتە بەڕاستی من سەلیقەی بەکریشم بۆ دەرکەوت ینی بەکر لە وڵامەکە دوور نەکەوینەوە جوان دەستی پێکرد باش دەستی پێکرد بەڕاستی ئەتوانم بڵێم تا ڕادەیەکیش قوڵ دەستی پێکرد ینی کۆمەڵە موفرەدی ئەو کاتە بۆ ئێمە عرضم کردی باسی گۆرانیا بۆ نمونە هەر باوەنور ینی بۆ سەردەمی ئێمە لە ڕووی جۆگرافیەوە ساڵح لەدایک بوونی لەکوێ بۆ لە قسە زۆرە لەسەر بەڕاستی لەدایک بوونی ئەگەچی بەداخۆی ترێمەی کورد بۆ مەسایری ئارشیفکردن تۆزێ و کێشەیەمان هەیە بەکر هێشتا خوێنی وشک نەبووە تۆ ئێمە لەسەر ینی جیاوازیە لەسەر شوێنی لەدایک بوونی و هەتا ساڵی لەدایک بوونیشی بەڕاستی لە ئاخر کتێبیا کە کاسکێتەکەم بە پاییز دەستپێنم هاوڕێی عزیز کاک فەریدون عارف کۆی شعرەکانی و هەموو شتانشکە لەسەر بەکر عەلی نووسراون کۆی کردەوە کە لە 2 ساڵەوە بە 2 چاپکراون لەوێ دەڵێن مەسەلەن 68 شاید بە حکمی هەویە و پێناسێکە لە دوای بەجێماوە 68 بێ بەڵام من پێم وانەیە بەکر 68 بێ چون کاتی من بەکرم ناسی و ینی بە خوار 85 و ئەوانە بەکر ینی ئەو کاتە بێ زۆر گەنج بوو بێ بە پێی 68 ئەوە جا لە هەنێ شوێناڵە 63 و بۆ خۆشی لە شعرێک ئاماژە ئەداڵە من 30 ساڵە قرتاوم ینی لەیەکێ لە گۆڵەکە کەوە تەمان شعری تەسەورەکەم 86 حوتوانەی بێ ینی ئەمانە مەسەلەن گومانێک دروستەکە بەس من دڵنیام کە خوا 68 بێ و شوێنەکەش وەکو موقع و لۆکیشنی لەدایک بوونی
دەڵێن لە کانسکان نەدایک مامۆستاگیان من ئەمەوێ ئاماژە بە هەڵوێستی تا ڕادێک نامۆی بەکر عەلی بکەم کە لە دووەمین ساڵیادی ڕاپەڕینەکەی بەهاری ساڵی 91 ئەم شعرێکی غەزەل ئەخوێنێتەوە لە یادەکەیە بەڕای بەڕێزت هۆکاریەوە چی بووە کە شعرێکی غەزەلی هەڵبژاردووە بەکر وەک لە نووسینەکانیە مەسەلەن جۆرێک لە ئینتیما و حەماسەتێکی بەڕاستی طبقیە بینیت بەڵام لە حاڵەتی ڕوبەڕووبوونەوە لە حاڵەتی ئەوە بۆ یادەکەی سلێمانی شەروا بوو تقریبەن بیرمە حەماسی نەبوو ئێسم برادرمان لەگەڵا بوو لە هەشتاکانە بەڕاستی ئیکرد بە حەماسەت و چەپڵەیەک بۆ خەڵک بەکردوانە بوو بەکرد بەڕاستی زۆر هادی بوو زۆر لەسەر خۆی بوو کە من دوایی بەو کۆدانە گەیشتم بەڕاستی ینی کێشەی یا هەر ئەوەی کە پێڵین بەڕاستی کێشەی چەپڵەی نەبوو ینی حەزێکرد خۆی بێ بە ئیلقایەکی خۆی بە یا ئەوەی کە بیگەێنە زۆر جاش بەڕاستی هەندێک شعری هەبوو تەنها مەبەستی بوو بە یەک کەس بگە ینی مەبەستەوەی شعر بەرەو کوێ بیبردایە ئەو بەرەو ئەوە بوو ینی بەڕاستی مشکلێ نەبوو چێ دانیشتوی چێ گوێی دێگرێ یا مناسەبەکە چیە خەندەخان ینی بەڕاستیەوەش بەجۆر لە جەکان خەسڵەتی نووسەریا شاعیری بە فتری شاعیرن ینی مشکلەی نییە کە هەیە بۆ چەپڵە و بۆ ڕۆژ و بووانە نابکرد بەڵێ تەنانەت لە شوێنێکە ئەڵێ من هەرگیز خۆم بە کەڵەبابی بەر مایکرۆفۆن نەزانیەوە و ناشزان بەڵێ ئەوانە من ئێمە لە نزیکەوە دیارە لەمان ویستووە کە کاڵم هاوڕێ بووین بەکرد تایبەت بوو زۆرترین تایبەتمەندەکانیشی بۆ ئەو کاتە ڕەنگە درکی ئێمە تۆزێک قورستر بوو بە حقەت بەڵام ئێستا کە ئەوڕی ژیانی و ئەوە ئێمە ساڵانێکیش هەر دراوسێ بووین ینی ماڵمان بەرامبەری یەک بەین دەرگامان ئیتر لەگە دەرگامان کردێتەوە چاومان لە ناوماڵی یەکتر بوو لە گەڕەشی مەجیبەک من ئەو فترەیە بەکرمیتر زۆرتر ناسی ینی 92 تقریبان تا پێش شەید بوونیشی ینی زۆر شەو لەبەر دەرگای خۆمانە ینی بە سعات و 2 سعات ئەو بەجگەرە و من بێجگەرە دانیشتین بەپێی مۆزوعی ئەو ڕۆژانە ئەدەبی سیاسی ڕووناکبیری قسەمان کردووە بۆ ئێم بەڕاستی و فترەیە بەکرم زیاتر خوێندەوە تا شعرەکانی تا دیوانەکانی بەکرد خەمێکی قوڵ بوو بەکرد لە ڕووی چینایەتەوە کە بەداخەوە هەر ئەوەش سەری خواردووە ئەوەش کەوای کرد لە موقعی چینایەتە بەکرد بەداخەوە لەو ینی وەزع کۆمەڵایەتی خراپەی ئەوسا و ئێستاش بە جۆرێک لە جۆرەکان هەر باشتر نییە لەوسا ینی گوزەرانێکی بەڕاستی کە شایستەی بەشەر نەبووی کە ئەوان تیاژیان ئەمە کارەساتە بۆ کەسێکیش کە ئینتیمای بە ئەدەب و هونەر و ینی دنیای فەنتازیا و هەبێ و ئاوا بژی بەکرد وەزعی زۆر ینی چ خۆی چ خانەوادەی تەمان دوو برای پێشتری شەهیدی هەبوو ئەو کاتەکە مناسیمی تر بخۆی ودایە حەلیم براکەی پێمە ئاکۆ عومەر بەڵە قوربان بەسکەوەی خۆی ودایە حەلیمش درود بۆ ڕۆحی کە دوای بەکرد بە ساڵێک تقریبان وەکو سلێمانیە لە سوێی بەوە کاکشێرکۆ و کێستانخان کوێستان کچێکی بچووکێ بوو دەریاکە بەکرد زۆری خۆشەویست تەنانەت هەر یەکەم دیوانی 92 ئەو شەوانی لە پرچەکان ڕشتن پێشکەشی بەوی کرد دەریا ئێستا گەورەیە و تەمەندرێژ بێ ینی بەکرد موقع چینایەتەکەی با بڵین قوڵتری کردەوە لەوەی کە تقریبان کەم بنووسێ و جوان یا قوڵ بنووسێ ئەی بەڕاستێکە لەو ڕوانگەیەوە خەندەخان سەیری بەکردکەی کە من مەسە زۆر جاریمان کە باس شعرنەتەوە یەکرێ ڕیزێک ناوێنین شاعیری چینایەتیمان ئەوەی کە بێجگە لە کۆمەڵە شاعیرمانەیە کە هەوی چەپیان هەیە مەسەن لە ئەدەبی کوردیا لە ئەدەبی نوێی کوردیا بەڵام بەکرد هەوێکی وای نییە کە بڵێ تۆمە شاعیری چوە بەڵام وەستانی لەسەر کۆمەڵێک چەمک و مەفاهیمی یعنی تەنانەت بۆ پرچی نیشتە ینی کەەوە خەمێکی گەورە بوو لای بەکرد کاڵێ و پرچانەی لە ساڵۆن تارا و تریفە ئەوواکران ینی یان ئەڵێ لەو شعرەی لەو کوڕە پانتۆڵ فشانش خۆش نابم کە ئەوە کردنی ئەو ڕەشەبای شەو لە حوشتانە نووست بیانی لەسەر کۆمەڵێ دەکاری زۆر جوانی ئەوەستا لەسەر کۆمەڵشت کە بەڕاستی ڕەنگە هەموو کەس لەو خەمانە تێناگەی مامۆستایان لەسەر تیشکی قسەکانی جەنابەت پێمان خۆش ئەگەر کاک حەمید شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە بەدڵنیاییەوە کاک ئاریان هاوکارمان بێ نە تۆ ئەنووی نە من ئەنوو تۆ بالۆرەی گەڕانێکی بێ سنووری
منیش نمەی زەرد و سووری ئابڕووی تکاوی ئارەزوو ئێمە لە نێو وردە شەپۆلی خەومانە یەک دوو چرپەی نەبیسراوین لە نێو جەنگی عاشقاندا دوو سەربازی نەناسراوین ئێمە خوێنی برینێکی نەبینراوین کە دەریا دوای هەنگاوی شەتەکیدا شەپۆل بووە پارچە گولیسێکی پساو سەدان ساڵە سەوڕی مەینەتی لێ ئەدەین ناگەینە سەر دڵەوە پێک ئاو دەم خۆش کاک حەمیدگیان پەنجە خۆش مامۆستاگیان وەکو ئەم شعرە جوانەی کە ئێستا کاک حەمید بۆی خوێنینەوە بەڕاستی شعرەکانی خەسڵەتێکیان هەیە کە زۆر زوو ئەچنە ناو دڵی خەڵکەوە ڕای بەڕێزت وەکو شاعیرێک لەسەر شعرەکانی جوان تەوزیفە کردی تا وەکوی کاڵێن قسەی دڵ بەدڵەوانیشێ بەکر من حکومی خۆشم کەمێک ئەزمموی با بڵین شعریمەیە لە هەر تێکستێکیەکەی خوێنیتەوە بە تایبەتیەوەی کە ئیشی نووسین بێ تێگا مەسەرەنەوە تێکستەکەی کە بەکری نووسیوەتەوە یعنی بەکردی زۆر لە خۆکردنێکی تیانە و لەوە جوانتر بەڕاستی بە تەواو بە چۆنەڵی فۆنەتیکی سلێمانی زۆر بەو زاراوە ناڵم مەحەلی گشتی سلێمانی کە هەیە زۆربەی تەنانە کە چاپیشانکرێتە دەستکاری ڕێنووسیان نەکردەوە مەسەن لە حەوشەکەیانە یعنی ڕێک هاتووە بۆی زمانێکی زۆر نەرم ئەوەی کە زمانی عامی ئەوەی کە خەڵک تێگا بەڕاستی کە ئەوەی کە خۆی با بڕێنتر لە کرێکارێک و جوتیارێک و دەستگێڕێکەوە تێ ئەگا لەو زمانە ینی لوغز وشە زۆر زۆر بەکەم سایکە لەو شعرانە کە کاک حەمید خوێنەوە بڕاستی و شعرەکە من نەزانم هیچ مەرحەلەیەشێتی ئەوە تقریبان چەند مانگێک پێش شەید بوونێتی ئالو مەرحەلانەیە ئەو زیاتر لە خۆ خواردنەوەیە بوو زیاتر لەوەی کە حتا تۆزێکیش لەو ڕۆمانسیەتی کە هەی بدور کەوتبووە لە وەزعی ینی بارێکی دەرونی خراپە بوو ئەگەر ببینیت لەوێ بەڕاستی زیاتر لە کرۆکی شعرەکە و لە پشتی کەلیمەکانەوە زیاتر مەسایلێکی نەتەوەیی و سیاسی بینیت مامۆستا ساڵح طبعا ئێمە گەر سەیری ژیانی بەکر علی بکەین طبعا ژیانێکی هەژارانە ژیاوە زۆر زۆر بەڵام لەگەڵ ئەو ژیانە هەژارانە ئەبینین باوکی زیندانی سیاسی بوو دایکی بە هەمان شێوە زیندانی بۆ گیراوە خوشکەکانی گیراون بڵێ خۆی گیراوە چەند جارێک یعنی واتە لەگەڵ ئەو ژیانە هەژارانەی کە ژیاوە ژیانێکی پڕ لە خەباتی ژیاوە یعنی ئەمە کاریگەری خێزانەکەی ئایا کاریگەری خێزانەکەی لەسەر ئەو ڕۆحێتی یاخیبوونە لە ناو ئەدەبیات و لە ناو ژیانی بەکر عەلیات چیە بەکر کە زۆر جوان پێکات کاک حەمید بەکر کە یاخی بوو ئەوان بۆ خۆیان بەڕاستی باجی یاخیبوونیان دابوو یعنی یاخی نەبوو لە پێناوی یاخیبوونا یاخی بوو کە بەڕاستی تۆ گەورەترین سەروە تۆ ئەنی دوو برای گەورە لە خۆی گەورەتر کە لی سنرابەوە لەلایەن ڕژەمیشی داپلۆسێنەرێک و بەعسەوە ئەوە زای ساڵی بەڵێ هەشتاونۆچکم ینی هەتا خۆی کە هەواڵەکەی داینە بێمە ینی پرسەوشیشان ینی بەو جۆرە نەبوو لەبەرەوە یاخیبوونی بەکر جیاواز بە لە نووسێک لە شاعیرێک کە هەر بە فتری یاخیە مەسەرەن کوردە و ڕقی لەو ڕژەمەیە ئەم باجی دابووە بەکر خەمێکی گەورە بوو بوو بە قوربانی داکۆچیکردن لەو مافی ژیانی خۆش لە بەڕاستی خۆ لە هەموو شتەکانی یاخری شاوندێک کە داکۆچی لە خەڵکانێکی تر کردو چکم ئەویش بۆ خۆی بەمانای کەلیمە لەمسی هەژاری و نەداری کردبوو کە کاتێک داکۆچی لە خەڵکی هەژار و نەدار کردووە بۆیە بەڕاستی ئێمە بەداخەوە لە تەسمیە تۆزێک خراپین زۆر جاریتر تەسمێکی سریع لە کەناڵێکەوە لە شوێنێک ئەدەینە کەسێک بەڵام بەکرد بە بڕای منی تر خۆ زۆر جار لێرە لەوێ بە لۆرکە شوبهێنرێت جەنا بەداگەداری بەڵام بە حەقەت بەکرد من ناڵم میش نامێ لێرەوە ناو ببەخشمەوە بەس بە ئیجماع بە کۆ هی ئەوەیە بەکرد بەڕاستی نازناوی شێبێت ینی مەدالیا بێ سمبولێ بێ بۆ یعنی لەو شاعیرە با کام نەگەشتوانی لەو شاعیرانی کە بیرمان نەچێت بەکرد دەری سلێمانی لە مشتە شعریە کاک بەکرد بەڵام بەم مشتە شعرە گشتێک خەڵکی داگیر کردووە گشتێک ڕۆحی داگیر کردووە مامۆستاگیان چ شعرێک بیرەوەریت هەیە لەگەڵ یاخود سەرسامی پێی پێمان خۆشە گەر بۆمان بخوێنیتەوە
وڵە خەندەخان هەرە و شعری ئەو شەوانەی لە پرچەکان ڕەشترن زۆرترین بیرۆریم لەگەڵ یەکە 6 شعرە لای بەکری جوانە بەڵام شعریشان حەزەکە مەبەستم ئەوەیە فعلا لەگەڵ یا ژیاوم چکم ئاگام لا هەنێ معاناتەکانی بووە من لەو ئاخرانە شەهر ئەو 6 شعرە لای ئەو بەڵام بەداخەوە بڵێ شەوی یەک شەوی دوو شەوی شش بەداخەوە لە کۆتایی شەوی شەشان نووسیوێتی ئەم شەوانە درێژیانە بێ کە مەرگ نەیهێشت من وەک وەفا وەک حاڵەتێکی ڕۆحی ئینسانی هەتا شەوی حوتەم من خۆم شعرێکم هەیە بە ناوی شەوی حوتەم کە بۆ مسێەوە دەلیل بۆ کاریگەری من ینی کە چەندەژە کاریگەری بەکرا بووم وەک شعر وەک هاوڕێ وەک هەموو شتەکانی تر بەڵام ئەو شعرە بەگشتی درێژن ینی هەم شەوەی خۆم چوانەی بەکر ئەکرێ لێرە گەر پێمان خۆش سەفەر لە خزمەتانە بم کاک ئاریان هاوکارمان شعری سنوور خۆش. من ئەڕۆم و تکایە پێی بڵێن ئیتر بە دیدارم ناگاتەوە من ئەڕۆم و کە ڕۆیشیشم وەک چەمەڕۆم چەمیش ئاوڕ ناداتەوە بێزارم بێزارم لێرە لەدار لەبەر بێزارم لە شارەکەی لە خۆی لە ئاوێنە و تەوقە و شانە و قژی نیگرۆی لە دەست و پەنجەی دەستەمۆی خۆشم ویستی وامەزانی لەو ڕۆژەوە خۆشم ویستووی پەپولەیەکی خەمباری و لەسەر برژانگم هەڵنیشتووی خۆشم ویستی وامەزانی ڕوونی وەک فرمێسکەکانم وامەزانی زرێباریش بم تۆ قوڵترێشی لە ژیانم بەڵام مەفسوس ساهۆ خەزاڵی ئێرانم بەڵام مەفسوس ساهۆ خەزاڵی ئێرانم هۆ دەست نوێژی قەت نەشکاوی شیعرەکانم بۆوە ناشی خۆشم بوێی فەرمووتە دێم مەیە چونکە ئەم سنوورە ڕێگەنادا لە شعرێکم مارە بکرێی منە ڕۆم و بەڵام مەفسوس لێرەیە لەم ئێرانی جبە و جاد و مێزەرەیە دەبێ لە هەر ئەرتەشگایەک لە هەر سەربازگە و پادگایەک جانتاکەم بکەمەوە دەسائیدی چۆن چەند تاڵێ پرچی خەزان بۆ لاسێکی وڵاتەکەم ببەمەوە دەم و دەستخۆش مامۆساجیان بەکر عەلی لە هەندێک بواری تریشا کاری کردووە بۆ نمونە شانۆیی قریشکەکانی نووسیوە کاتی خۆی لە هەڵەبجە نمایش کراوە هەروەها گۆڤاری خاک و خۆڵ هەرچەندە ژمارەیەکی لە دەرچووە بەڵام دیارە ئەویش هەر تەمەند بواری نێەوە کە بەردەوام بێ یعنی ئەمە لە دەروی بواری شعر نووسینی بەهرەمەند بۆ لە هەندێک بواری تریشا بەکرد توانی بڵین کاک حەمی دەگە تەشخیصی کە ینی بەکرد لەو تاقە و توانانە بووە ئەگەر لە هەر وڵاتێکی نۆرمەڵا بووە لە هەر وڵاتی وایە کە ئینسان تایە گەشە بکە و بارەکانی دەرکەوێ بیرە نەچێ بەکەرەوەندە پڕ بووە ئەوەنە سەرڕێژ بوو ئەوەنە لێوان لێو بووە کە لە شوێنێک توانیوێتی یازانیوێتی بە شیعرە توانێت تعبیرکە بە شیعر کردی لە شوێنێ بە مەسرح لە شوێنێ بە کورد چیرۆک بە قسوسا ئەوانەی زۆرە بەنووسین یعنی گۆڤاری خاک و خۆڵ کە ئەو جەناب داماژەتدا یەک ژماری دەرچوو کە من هەدیەی کردم کاتی خۆی یعنی ئەو کاتە بڕاستی بۆ ئێمە زۆر هێشتا هیچ دەستگایکی ڕاگەیاندن و ئانە نەبوو لە کوردستانە کاری چاپەمەنی ئەو کاتە ساڵی 92 زۆر سەخت بە تایبەتی ئەو کاتە لەسەر ئەدەب و فەرەنگی جیهانی ینی لەسەر زۆرێک لەو نووسەر و شاعرانەی ئەو کاتێک کە ئەوە نەبوو بڵێن مەحەلی بێ بەڕاستی نووسیبی گۆڤارێکی گشتی ڕۆشنبیری گشتی مانگانەیە ینی بیرمە بۆیە بەکر چڕ و پڕ بوو ینی زۆر
بەڵام خەمی ئەوەی کەیتر ئەڵێن خەمی نان خەمی ژیان ئەوە ڕێگرێکی گەورە و کۆسپێکی هەرە گەورە بوو لە بەردەمی ژیانی و کوڕدا چکم من بە تایبەت دوای ڕاپەڕین شاهیدیم کە ینی تا شعرێک شەیە کە دایکیاڵە بۆ نانویتۆڵە من کۆمەڵە شعر نووسمەوە و مناڵانەی خوێندنەوە کە هێشتا لە دایک نەبوون ینی سەیرانی بەکرد بەڕاستی هەندێک تەنەبۆی هەبووە کاک حەمید خەندەخان ئەوە زۆریش تەرکیزی لەسەر وشەی مردن بووە من دەست لای زۆر شاعری کورد ئەگەڕێن بە دوای و کۆدانەیە کە ئەم شاعرە لە ژیانی خۆیان بەکارێناوە مەسە شەید مەلا عەلیەکێکە لەوانە بەڕاستی ینی بەکرد زۆر زومە کاتە سەر وشەی مردن لە کوی ئەو شعرە کەمانەی کە هەیەی من ئەمرم و سالە پرچە کاتە بمنێژە ینی فرێم نادەی تۆ سیر کە ینی ئەڵەکە دڵنیا بم فرێم نادەی ینی کاک بکرد لەو ببوورە کاک حەمید لەو کۆدانەوە تێگە یان پیاوە چەند ناومێت بووە لە حیاتی اجتماعی و لێرە کاریگەری سروشتی ژیانی وشەی فرەدانی بۆ تەرمەکە بەکارێنێ ئەڵەکە دڵنیا بم فرێم نادی لە پرچەکان تا ئەمنێژی یعنی بەکرد بەڕاستی ئەمانە ئێمە سەرەداوێکن ینی چەند حرفێکن هیوادارم بێلایەنانە وەک بەکرد وەک شاعیر وەک قوڵبوونەوە بە دنیا ڕۆحێکە و ئەدەبی و داعەکەی بەکرە قسەی لەسەر بکرێت مامۆستاگیان ببوورە پێمان خۆشە ئەگە شعرێکی تر بکەین بە میوان کاک ئەوە دیوانەکە لە خزمەت سەفەر سەلامەت گەر ئەڕۆی گەرچی کە ئەمەم ناویست ئای چ گێل بووم سەفەر خەمێ بوو نەم ئەبیست دیدار ئاخر چ خۆزگەیەکی شەرمن بووی دیدار ئاخر چ تابوتێکی نەوسن بووی ئەوە تام هەر بە لێواری ئێوارەوە و تۆ نامبینی ئەمەیە ئێوارانی وڵاتەکەم ئەو وڵاتی ئەم شەو لە جام تاکەمایە و بۆ هاوڕێ قەرەجەکانی شەوانی تەوحیدمی ئەبەم ئەم کۆچە هی کەسێ نییە ئێوارانی نەناسی بم پێڵۆم تەڕە تەڕیم بۆ ئافرەتێ نییە فرمێسکێکی نەیمژی بم سا دڵی پڕی ئەم شەوی شعرەکانم سەفەر سەلامەت گەر ئەڕۆی گەر ناشی بۆ ئێوارانم دەم خۆش کاک حەمیدگیان مامۆستاگیان شاعر کەی شەید کراوە و لەکوێ نێشراوە شەید بوونەکەی بەداخەوە کە زۆر تراژیدیە هەروەکو پیشەی خۆی بەڕاستی لە خۆپیشاندانێک بۆ بەرگری لە مافی خۆی و سەدار و ناڵین هەزاران سەدانی وە خۆی لە یەکی نۆی 94 لە خۆپیشاندانێکە کە لە نزیک باخی گشتی بەداخەوە کە من پێش بەرنامەش عەرزی کاک حەمیدم کرد بەکر عەلی و عیرفان ئەحمەد سوناییەکی زۆر جوانن و زۆریش برادەر بوون زۆریش تێکەڵ بوون و تەقریبەن لە مودەیەکشا دەرکەوتن بەڵام موقعی مردنیان ئەوەندە لە یەکەوە نزیکە عیرفان لە بەردەمی پاڵاس بەکرد بەرامبەر بەو دیوی باخی گشتی بە ینی باخچەیەک باخی گشتیان لە بەینایە وادووشان دیارە هەر بەداخۆ کە مەزاریان هەر لە سلێمانیە بەڵێ زۆر سوپاسی برای بەڕێز برای شاعیر و نووسەر کاکە ساڵح بێ چارەکەین بۆ ئەو زانێرێ بەشخانەی لەسەر ژیان و شعرەکانی شاعیر بەکر عەلی بەخشی بە ئێمە هەروەها سوپاسی بێپایانم بۆ کاکە ئاریان و دەست و گیتارەکەی دەستەکانی خۆش بێت و هەروەها سوپاس بۆ هاوکارم خەندەخان سوپاس بۆ هەمولایەک خۆشەویستانی قەلەندەرخانە کۆتایی بە بەرنامەکەمانە هێنین بە یەکێک لە شیعرەکانی بەکر عەلی کە کراوە بە گۆرانی لەلایەن هونەرمەند شێرکۆ تالیبەوە خواتان لەگەڵ.
گوڵم هێشتا پێڵم فەرشی زەرارێیە دڵکەڵۆیەک بەفری سووری ناوپێکەکانی شەوەیە وەرە ئاخر کێ فەرموویە بەو ناسکەوە کە بێدڵبی پاییزم گۆڕێکی تەنگە لەو گۆڕەدا مشتێگڵبی وەرە ئاخر کێ فەرموویە بەو ناسکەوە کە بێدڵبی پاییزم گۆڕێکی تەنگە لەو گۆڕەدا مشتێگڵبی وەرە و لێرە لەم ژوورەدا دەرچنارێ باڵەکە لە جیاتی بەفریا باران تەورێ بە سەریادەکە ئاخ وەرە و لێرە لەم ژوورەدا دەرچنارێ باڵەکە لە جیاتی بەفریا باران تەورێ بە سەریادەکە دەدەرکاوە دا بڕیارە ئەڵێ ئازیز هەر چرکەیەک سەرت دابێ نەهاتووی چادار و بەردی ئەم ڕێگەیەش نەگریابێ چ دادێکە بڵێ تاکەی لەم دەرگایە ڕابمێنم دەدەرکەوە گوڵم ئاخر خۆڕووبار نیم بتفڕێنم هەور نیم تا فریشتەکەم ڕوو لە ئاستانەکەی باکەم تا بمهێنی و لە بنمیچی ژوورەکەتدا بەخوڕدا